سین چەند ملیۆن ئێستا؟ 1.48 ملیارە. بڵێ ملیار و نیوێک. چەند؟ ملیار و نیوێک. ساڵی 1970 قەرارێکی دەرکرد وتی هەر کەسێک لە یەک مناڵ زیاتر بخاتەوە عقوبەیی. زەریبە، باج، ئەم سەرە و سەر، مەسرف هەمویان لەسەر قورسەکردن بۆی خەڵک مناڵ نەخاتەوە. دوایی وتیان کاکە ئێوە چیتان کرد بە خۆتان؟ وڵاتەکەتان گەنجی تیان نەماوە، دەستی کرێکاری تیان نەماوە. خەڵکی ژووکە ئەوروپانیە بێ لێرە ئیشکا بە پارەیەکی هەرزان. بەیانی 4 ڕۆژی تر ئەبێ بە قاڕەی عەجەزە هەر هەمووی پیر و پەکەوتە. اینجا کە یەکێک پیر بوو 10 کەسێ بێ پارەی زەریبە بات و پارە بخێوێنێ بۆی خزمەتی ئەم تاکە کەسە بکە. کە یەک کەس پیر بوو پارە و زەریبە و خزمەتی 10 کەسێ بێ لە دەوری ئەم کەسە پیرە بێ. بە تایبەتی لەگەڵ هەموو نەخۆشیەکانیە. لەبەرەوە حکوومەتی سینە ساوتی کاکە بۆتان هەیە 2 مناڵ خەنەوە. بەڵام پێشتر چپەنگێکی یابوو. چپەنگێکی یابوو. هەر کەسێ بۆی 1 مناڵ خاتەوە. ئافرەتەکە حەملێ بوو ئەچوو بەلای دکتۆر. دکتۆرەکە پێیەوە ئەم مناڵە و کچە. ئەی دکتۆر جان بۆم لەناو بەرە چکە من 1 چانسم هەیە ئەمێ سکەکەم کوڕ بێ. ئەو پەڕی شیوعیەتەکەی تر باسی مافی ئافرەت و کچەکانیان لەناوە برد. تاکە وڵاتێک کە ڕێژەی کچ تایانە 51 بە 49 لە کوڕە سینە. چکە هەموو کوڕەکان ئەهێشڵرانەوە کچەکان لەناوە بران وئیذا المەوئودەة سئیلەت بئەی ذەنب قوتیلەت. ئاخوای گەورە چ ڕەحمێکی بە کچ کردووە، بەچی ڕەحمی پێ کردووە. یەک کەس ناتوانێت جنسی مناڵ دیاریکە هەتا چ ڕۆژ تێپەڕەکە ئەو کاتە ڕۆحەکرێ بە بریا دوایی کەس ناتوانێت دەستیەوە بە. ئەمە یەک. 2 ئەگەر ئافرەتێ 10 کچی ببێت پیاوەکەی بۆی نییە ڕەخنی لێ بگرێ. چونکە تۆوەکە و کرۆمۆسۆمی پیاوەتی لای پیاوەکەیە. بۆی نییە بڵە وەڵام تۆ تەلاقەیەم لەبەرەوەی کە مناڵێکی ترم ببێ لە ژنێکی تر کوڕ بێ. هەر چۆنێ بێ پیاوەکە تەحکومی پێکا. ئەژنایی و لاشە و داڕزی ئەمە تۆ سێم کچە بۆ منێهێنی. 20 لە پیاو. بەخێر نێت. ئەم جارە شەر کچ بوو. لەبەرە خوای گەورە نەیهاڵیان قسەی بێتە سەر ئافرەت. کلیلەکی یاوە بە پیاو. هاچ ڕەحمێکی پێکردوون. ئەمە یەکەم کەس بوو ئیسلام لەسەری هەڵدایە فەرمی مناڵ پرسیاری لێ ئەکرێ لە ڕۆژی قیامەتە بە چی تاوانێ زیندە بەشاڵ کرا. وازانین ئەوە ئاەتێ بوو کۆن تەواو بوو لە مەکەیە ئەکرا هەتا ئەم ڕۆژ لە سین پیادا ئەکرێ. هەتا حکومەت دەستی گرتنوتی هەر کەسێک سۆنەری مناڵەکەی بە دایکەکە بڵێت چ ڕەگەزێکە ئیجازەکەی لێ سەرمەوە غەرامەیەکە. ئینجا دکتۆرەکان نیان وێرە. یعنی بە زەبری کوتەک. ئێستا ئافرەتیان کەمە. ئێستا پیاوە بێ گەرژن بێنێ بچێتە سەری نانەوە. وڵاتی وڵات بەدەمام ژن بێنێ. ئێژن ئافرەتەکە کەمە. جەخوا ڕەحمی پێکردوون ئافرەت لەوێکەمە. ئەژنا بۆ خوایە یەک کۆمەڵ تەقلیدمان بووە هاو لێەوە. پیاوەکانتیان هەمووی لە خشتا برد. لەبەرەوە ئافرەتی سینیە هاتوو اینجا. وڵات جیازی سینی تێرمان لێ هەڵکەڕان جەنۆری ئافرەتی سینیە. تی باوکە کچی سینی بۆ چیە ناوە بەخوا بەرگی 1 مناڵ ناگرێ. بۆی زانینە میش جیازەکانیانە. بۆی ساکەنە بەخۆیان ناچێتەوە. ئێستا سین ئەڵێ 3 مناڵتان بۆ هەیە بیخەنەوە. بۆ بە 3 لە 2021ەوە بۆ بە 3 مانگی 4 2011. بۆ چۆن کەس تاقەتی نییە مناڵ خاتەوە. بەخێر بێنە ئەو هەموو ماوەی کۆرۆنای لە ماڵەوە بوون هیچیان نەکرد. حکومەت ناچاروتی کاکە مناڵی سێمیش بخەنەوە هەر کەسێکیش مناڵ خاتەوە پارەیەمێ. ساکەنە لە هەندێک لە ویلایەتەکانیان هەر کەسێ مناڵ خاتەوە $510 ئێنێ مانگانە تا 2 ساڵ. حسابەکە لای خۆت. لە کاتێکە ئافرەت مناڵێکی زیاتر ببوایە ئەچون بە زۆر پێیان لەناوە برد. ئەین تۆ مناڵێکی ئەم مناڵە بۆ چییە؟ ئەبێن نایبەریت. خواردن بەشمان ناکە. ئێستاکەنە بە زۆر ئەڵێن مناڵ خەرەوە نایخەنەوە جا پارەیان هێنێ. وەکو چۆن لە فنلەندا ئیساکەنە هەر ئافرەتێک مناڵ خاتەوە $1 دەفتەر هێنێ. لە ماوەی 10 ساڵیشە بۆ هێبیاتە.
طبعا لە هەندێک لە ویلایەتەکانی کاتانە لە هەندێک لە شارەکانی هەمووی یە قانون نایانگرێتەوە.